کۆڤارە خەون کۆڤارێک مەهانەی لە باژارێ هەسەکێ تێ چاپکردن و وەشان ساڵێک دەرباس بوو سەر دەستپێکا وەشاناوێ ببێ هەلکەفتنێ کۆمیتا ڕێڤەبریا وەشانە کۆڤارە خەون ئاهەنگێک لێدارخستن و کەسێن ڕەوشەنبیر و نیڤیسکار ڤەخوەندن سەردەکێ لەسەر کۆڤارێ ji ڕۆژا چێبوویە یعنی ژمارە سفر حتا ئانا کۆمیتا ڕێڤەبریا وەشانێ دیارکردن گۆ کۆڤارە خەون سەربخۆیە ji بەرهەم و نیڤیسێ خۆرتێن چالاکن و تێبەلافکردن بێ پەرە بە ئالیکاریا ڤان خۆرتان لێگەلک ئاستەنگی لەسەر وەشانێ هاتن سەدەما پەنابەریا خۆرتێن ئالیکار وەک دیارکردنا محەممەد سعید حەسەن مجموعة بموج خورطة ما تخست أم ثقافتها خوا في ذكي بجينن ملتي خوا وأز تيد وينا يندقرم وينا كيشم ومقالاتها ودرنا ريبورتاج تيد داتي أف كوفارا خون تجربة نه سرفيدا ملتي ملفيدا يعني فمديت المشاركات مردهاتن كيم بوم صراحة مرو بيجي وأما أف صال بقراندنا تشيكرا كوفاري جبو أم قلكي نيزيكي ملت ببن ومشاركات هبن بيجداري كوفاري بن ما فكرة خوا ما تخصنا فكرة خوا بقينا خلكي فما جو أولي بي ثمن بي برا ودورة مستقبلا أما يجير أكيد سعر أكيد ديننا أو تمويل ما تمويل ذاتي يعني أم خورتن دور ده خورطة ما تأسيس في كوفاري كريه وأم دمولي ننسر حسابي خويا کۆڤارە خەون تێ چاپکردن بە پەلێن پیڤانە ئەیفۆر 16 و پەل دمژارێن جڤاکی و ڕەوشەنبیری و وەرزشی و دووری مژارێن سیاسیە تێ چاپکردن بە زمانی عەرەبی و کوردی و یەکجارنا بە ئینگلیزی نیڤیسکار مشعەل عوسمان بەرپرسیارێ بەشێ کوردی دە کۆڤارێدە ئاخەوی دەرهێناناوێ یا تەکنیکی و هونەریژی بەلکی قەلسبوون تێدە هەبێ تەڤی ولۆژی ئەv ساڵە یەکەمین دەرباز دەبێ ساڵێک بێتری 4,000 ژمار هاتی بەلافکردن و یەکجارنا کۆمیتا وەشانی ڕوونیشتنێ خوا دیکن ستران و سازی ji ber qedexekirina ragihandina seribxwe di destûra rejîma Sûriyê lewra çap û weşan bûbû xewn ji welatiyên Rojavayê Kurdistanê wekî ev grûpa weşanê dixwazin bêjin xewna wan bi cîhat bi çapkirina kovara xewn Dara Ebdo ARK TV Hesekê